یاریەکانی خولیەستێرەکانی عێراق بەردەوامی هەیە و وا بڕیارە ڕۆژی شەممە یاریەکانی هەفتەی 13 دەست پێ بکات و یاریەکان 3 ڕۆژ دەخایەنێت. شەممە 3 یاری ئەنجام دەدرێن. لە کاتژمێر 3 دوای نیوەڕۆ بە یاریەکی بەهێز یاریەکانی ئەم هەفتەیە دەست پێ دەکات. زەوڕا لەسەر یاریگای خۆی پێشوازی لە هەولێری پێشەنگ دەکات. زەوڕای هەشتەم بە 20 خاڵ 3 یاریە تامی سەرکەوتنی نەکردووە و هەموو هەوڵێکی بۆ سەرکەوتنە. هەولێریش با 30 خاڵ پێشەنگە و نایەوێت پێگەکەی لاواز بێت و بۆ 3 خاڵی یاریەکە گەشتی بەغدادی کردووە. لە کاتژمێر 5 و 30 خولەکیش لە یاریەکی دیکەی بەهێز قووەت زەویە لەسەر یاریگای دیالە ڕوبەڕووی شوڕتەی پاڵەوانی چواروەرزی ڕابرد و هاوشاری دەبێتەوە. لە هەمان کات دهۆک لەسەر یاریگای خۆی پێشوازی لە دیالە دەکات و ئامانجی گەڕانەوەیە بۆ سەرکەوتن دوای شکستەکەی کلاسیکۆ. یەکشەممە یاریەکان بەردەوامی دەبێت و 5 یاری دیکە ئەنجام دەدرێن. لە کاتژمێر 3 دوای نیوەڕۆ 3 یاری لێ کات بەڕێوە دەچن. زاخۆ دەبێتە میوانی نەفتی میسان و ئامانجی درێژەدانە بە سەرکەوتن. نەورۆزیش لەسەر یاریگای نێودەوڵەتی نەجەف دەبێتە میوانی قاسمی کۆتایی ڕیزمەند و دەیەوێت هاوشێوەی یانەکانی دیکە لێی بباتەوە. هەر لە کاتژمێر 3 ئەمانەی بەغداد و کەرخی هاوشاری ڕوبەڕووی یەکتر دەبنەوە. لە کاتژمێر 5 و 30 خولەکیش مووسڵ لە دهۆک میوانداری لە گەرمە دەکات و لە هەمان کات نەجەف پێشوازی لە غەڕاف دەکات. دووشەممە یاریەکان درێژەی دەبێت و با 2 یاری دیکە یاریەکانی ئەم هەفتەیە کۆتایی دێت. لە کاتژمێر 3 دوای نیوەڕۆ نەفت لەسەر یاریگای کەرخ ڕوبەڕووی کارەبای هاوشاری دەبێتەوە. تەڵەبەش لە دیالە بە مینا دەگات. حوسێن محەممەد، کەناڵی پێام.